بۆچی؟ چونکە کلیلی دەرگاکانی بەختەوەریمان بزر کردووە. ئەو کلیلانەی کەوا دەرگای بەختەوەریمان بۆ ئەکاتەوە ئاگامان لێی نییە، بزرمان کردوون و ئیشمان لەسەر نەکردوون بۆی بیان دۆزینەوە. بۆیە بەختەوەری وەکو خانوێک و ژوورێک وایە و دەرگایەکی لەسەر داخراوە. ناکرێ هەر کەسێکا بەلایە تێپەڕێ و بڕواتە ناوی. ئەبێ ئەم کەسەی کە ئەڕواتە ناو ئەو ژوورە کە بەختەوەریە، کە ژیانێکە کامەرانی و سەعادەت و بەختەوەری تێدایە، ئەبێ کلیلت پێ بێ بۆی دەرگاکە بکەیتەوە. یان ئەگەر بە مستەڵەحی ئێستا بڵین دەرگایەک کە ڕەقەمێکی سڕی کۆدێکی لەسەرە، ئەبێت تۆ ئەم ڕەقەمانە داگری کۆدەکەت لەلا بێ، ئینجا دەرگاگەت بۆ ئەکرێتەوە ئەڕۆیتە ناوی. یەکێک لە کلیلەکانی دەرگای بەختەوەری بریتە لە ئیخلاس، دڵسۆزی بۆ خوا لە کارەکانتدا. تا چەند من و تۆ دڵسۆزین لەو کارانەی کە ئەیکەین، چ عیبادەت و خواپەرستی بێت، چ کاری دنیا بێت و یارمەتیدانی خەڵک بێ. خوای گەورە کاتێک شەیتانی بە نەعلەت کرد و دەری کە لە ڕەحمەتی خۆی، چی وت بەخوا؟ قال بعزتك لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين. وتي أي خوايا سن بێ پەروەردگاری تۆ، نەوەکانی ئادەم هەموویان لە ڕێگا لا ئەدەم، فریویانەدەم، ئللا ئەو کەسانە نەبێت کە بەندایەتی تۆکەن بە دڵسۆزی. دڵسۆزی لە کار و لە عیبادەتت واکە شەیطان بەسەرت دازاڵ نەبێت. کە شەیطان بەسەرت دازاڵ نەبوو، کاری باشەکەی لە ناخ و دەروونتدا بەختەوەرە بی. زۆرێک لەو کەسانەی کەوا نامرتاحن لە ژیاندا، بۆچی وان؟ چونکە وەساویسی شەیطان، قەلەقی، دڵە ڕاوچێ، بیرکردنەوە و خەم و خەفەت بە دنیا و بە ناڕەحەتیەکان، بە شتانێک کە لە ڕابردوودا لە دەستت داون، بە شتانێک لە داهاتوودا خەمیان بۆ خۆی، ئەمانە وەسوەسەی شەیطانن. وا ئەکا ژیانت لێتاڵ بێت، وا ئەکا بەختەوەر نەبی لە دنیادا. بۆیە ذنون المصری فەرمێ كمال السعادة الإخلاص. لە تەواویەتی خۆشبەختی ئینسان لە دنیادا بریتە لە ئیخلاس، دڵسۆزی بۆ خوا. هەر کارێکەکەی دڵسۆز بە لەگەڵی. کاتێک یارمەتی خەڵکێکە دەی، چاوەڕی پاداش مەکە لەو، خەمی لێ مەخۆ. خەڵکێکە یارمەتی خەڵکەدا، بەڵام کاتێک ئەو ڕەتفعلی نییە، بالمقابل یارمەتی نادا، لەوانەیە خراپەشی لەگەڵ بکە، ئیدی خەمی لێ خوات. چەند لە ئێمە چاکەی دنیامان هەبوو بۆ برادرێک، بۆ خزمێک، بۆ جیرانێک، بەڵام ئەو لە مقابلدا ئەگەر زڕ و خراپەشینەوە بێ، هیچ وەڵامی چاکەی تۆی نەبووە. تۆ بۆ چێت کردووە؟ کارەکەت دڵسۆزی تێدا بوو بۆ خوا؟ ئەگەر وایە لا نورید منکم جەزاء ولا شکوورا، ئەمە داوای پاداشت و سوپاسگوزاری لە کەس ناکەین. کارەکەمان بۆ خوایە، خەڵاس، خەم لە هیچ شتێک ناخۆی. ابن القيم رحمتي خوای لێ بێ فەرمێ المؤمن المخلص لله تعالى من أطيب الناس عيشا وأنعمهم بالا وأشرحهم صدرا هذه جنة عاجلة قبل الجنة الآجلة. أفرمي أو إيمان داريك ومخلصة دڵسۆزە لە کارەکانی بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵک، دڵسۆزی تێدایە لە کارەکانیدا، مەبەستی خوایە لە عیبادەت، لە چاکەکردن لەگەڵ خەڵک، لە هەموو شتێکە، لە بەخشین، مەبەستی خوایە. ئەم کەسە من ئەطیب الناس عیشا،
پاکترین و جوانترین و خۆشترین ژیانی هەیە لە چاو خەڵک و لەناو ناز و نیعمەتدا دەژێت لە دنیادا و دڵێکی ئارام و خۆش و فراوانی هەیە و دڵێکی تەنگ و ضەیقی نییە. ئەمە ئەو جەنەتەیە لە دنیادا خوای گەورە بۆی پێش خستووی کامەرانی خۆشبەختی ژیانکردنێکی خۆش و سەعادەت ئەمەش بەهەشتێکە بۆ خۆی. بۆیە فەرمیەوە ئەو بەهەشتێکە خوا پەلەی کردووە بۆی هێناوی لە دنیادا پێش بەهەشتی ئەولا کە درەنگە و کاتی خۆی ماوە کە خوای گەورە وعدی داوە بۆ ئیمانداران. کەواتە برا بەڕزەکانم ئیخلاص و دڵسۆزی تەبێ لە کارەکانتدا کاتێک هەر کارێکەکەی. خاڵێکی تر ئەسەڵات نوێژەکانمان چەند گرنگی بە نوێژەکانمان ئەدەین براکانم؟ چەندمان گرنگی بە نوێژەکانمان ئەدەین؟ نوێژکردن کامەرانی و خۆشبەختیت پێ ئەبەخشێ دڵنیا بە. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئیذا فەزیعوا إلى الصلاة کاتێک کارێکی گران و قورسیان هاتبایە سەر ناڕەحەت بووبان پەلایانە کرد بۆچی؟ ئەچون لە مەعبەد و پەرستگاکەی خۆیان دانیشتن و نوێژیانە کرد، نوێژیانە کرد، دوعایانە کرد، سزدەیان بۆ خوا برد، ئەپاڕانەوە بۆی دڵخۆش بن، بۆی کامەران بن، بۆی ئەو ناڕەحەتی هاتوتە سەریان نەمێنێت و بڕوا. پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم إذا حزبه أمر صلى هەر کاتێک کارێکی قورسی هاتبایە سەر ئەچوو نوێژیە کرد. چونکە ئەیزانی نوێژ کلیلی دەرگاکانی بەختەوەری و خۆشبەختیەتی، کلیلی دەرگاکانی کردنەوەی کارە قورسەکانە بۆ چوونە ناو کارە ئاسانەکان. خوای گەورە بە پێغەمبەرە فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون أي محمد عليه الصلاة والسلام ئێمە ئەزانین قسەی بێباوەڕان، تعلیق و توانزی بێباوەڕان، بوهتانی بێباوەڕان، دژایەتی بێباوەڕان بۆ تۆ دڵی ناڕەحەت کردووی، دڵی تەنگ کردووی، خەفەتبار بوویتە. بەڵام چی بکە؟ فسبح بحمد ربك وكن من الساجدين. تسبيحاتی خوا بکە، بڕۆ سوزدە ببە بۆ خوا، نوێژ بکە. نوێژکردن و سوزدەبردن بۆ خوا کارە قورسەکان لەسەر ئاسانەکە، دڵ تەنجێکت ناهێڵێ بۆ تۆ نزیکترین کات لە خوای خۆت ئەو کاتی فەهوە ساجد کە لە سوزدەیایت، کە لە سوزدەدا بوویت تۆ لە هەموو کاتێک لە خوا نزیکتری، دەی کاتێک خواش لێت نزیک بێ ناڕەحەتیەکان لێ دوورە خرێتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک نوێژی بەیانی بکە فەهوە فی ذمة الله، ئەم کەسە لەژێر چاودێری و ڕعایەتی خوادایە، لە ذیممەی خوایە. چەندمان ئاگامان لە نوێژەکانی بەیانیانمانە، چەندمان نوێژی بەیانی بە جەماعەت ئەکەین، چەندمان نوێژی بەیانی لە ماڵەوە ئەکەین. فهو في ذمة الله، ئەگەر نوێژی بەیانیت کرد فأنت في ذمة الله، تۆ لەژێر چاودێری خوایی. کەسێکیش لەژێر چاودێری خوا بێ، بڵی ناڕەحەتی توش بێ، بڵی ناخۆشی بێتە ڕێگا، خوا چاودێری تەکە، خوا ئەتپارێزێ تەبارەکە وەتەعالە. بۆیە بە ئاگامان لە نوێژەکانمان بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کاتی نوێژ نزیکە بوویەوە چی بە بیلالە فەرموو؟ یا بیلال ئەریحنا بالصلاة، ئەی بیلال بە بانگدان و چوونە ناو کاتی نوێژمان دڵخۆشمان کە، ئیسراحەتمان پێ ببەخشە، بڕۆ بانگدە، با مرتاح بین، با دڵخۆش بین، با بەختەوەر و کامەران بین، با دڵەکانمان ئارام بێت. بەچی؟ بە نوێژ. گەنجە خۆشەویستەکان ئاگاتان لە نوێژەکانتان بێ، ئەوانەی کە لەبەر خاتری پۆبجی تا درنگانی شەو ئاگیان لە نوێژی بەیانی نامێنێ، بەخوا ئەمە هەمووی خەم و خەفەتە، هەمووی ناڕەحەتیە بۆت لە دنیادا. ئەوانەی کە لەبەر خاتری چوونە دەر و دەشت و سەیرانێک
ئاگایان لە نوێژی عەسر نییە. ئەوانەی کەوا لە بەرخاتری یاری و تۆپانەیەک ئاگایان لە نوێژی عیشا نییە، ئاگایان لە نوێژی عەسر و نیوەڕۆ نییە. ئەو گەنج و قوتابیانەی لە بەرخاتری شەهادە و مەکتەبێک نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر نازانن لەکوێیە و کەی ئەیکەن. ئەو کەسانەی کەوا لە مناسەباتەکاندا نوێژیان لەبیر نامێنێ، مامۆسایەکی ئاینی ئەڵێ لە مناسەبەیەکی ژن گواستنەوە بووم یان ژنمارەکردن بووە، ئەڵێ دانیش بووین لە مەجلیس و پیاوێک هاتە لام زاوە وتی مامۆسا من لەبەرەوەی میکیازم کردو و سۆرا و سپیا وشتم لە خۆم داوە، ئەکرێ من دەست نوێژ نەشۆم یان ئەمڕۆ نوێژ نەکەم بۆی سپیا و مکیازەکەم لەسەر لا نەچێت. ئەمە پیاوەکەیە، باسی ئافرەتەکە ناکەی. ئافرەتەکە هیچ هەر نوێژێکی کە میکیازی پێوە ببێ لە بیانی تا ئێوارە ئەوە کاملی نایکا، وازانێ سپینە ئیجارێتەوە بۆی حیساب بکرێ. بەخوا هەزار نوێژ لە شوێنی ئەو نوێژە بژێریتەوە بۆت حیساب نییە، چکە بە ئەنقەس سواندوتە. شەرم و حەیای پیاوانمان جگە لە ئافرەتان بگاتە ئەو ئاستەی کەوا لەبەر مکیاجێک نەتوانێت دەست نوێژ بشە و بڕوان نوێژ بکە. تخوا بێ بەختەوەری ئەم ژن و مێردە لەکوێ بێت، خۆشی ژیانی ئەم دوو کەسە لەکوێدا بیبیننەوە. پەناگرین بەخوای پەروەردگار. يا رب العالمين لما خوش بهداية من دي أقول ما سمعتم فاستغفروا الله لي ولكم. یەکێکی تر لەو کلیلانەی کە دەرگای بەختەوەریمان لەسەر ئەکاتەوە برا بەڕزەکانم ذکر و یادی پەروەردگارە تبارەکە وتعالى. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ لا